ئێمە کێشەمە ئەوەیە ئەمان لە ڕێگای هەولێر بەغدا ئیش دەکەینە هەولێر بەغدا هەولێر سلێمانی هەولێر کەرکووکە ڕێگاکان داخستووە ئەمە دەزانی ئەو پەتایە هەیە ڕاستە بەس هەر کەسێک دەتوانێت خۆی پارێزی ئێمەش پابندیم بە پێی ئەو ڕێنمانێک کە وەزارەتی تەندروستی وەزارەت ناوخۆدادین بەس ئەمە دەمانێت ئەو ڕێمانە بکەنەوە 1500 شوفێرم هەیە خەتی هەولێرە سلێمانی هەولێر بەغدایە هەولێر کەرکووکە سایقم هەیە نانیە لە ماڵی بخواتم 5 ماگە لە ماڵی دانیشتینە بێئیشە داوا دەکەین لێتان ئەو ڕێمان بۆ بکەنە بەچێ بەرا شوفێران و خوازم با لێرە بە نەفەری بمبالە سەر حەزەکە بەتاڵ بێنەوە یان بە وەزارەتی تەندروستی دایرە سەحەی هەولێرە با تیمش خۆی لەوێن دێردا بنێتن هەر کەسێک بێتن دەتوان پێشکنی بکاتن ئەوە ئیشی وەزارەتی تەندروستیە بەس ئەمەش ئەو عالەمە چێ وچن عالەم فەقیرە عالەم نان نییە بخۆ عالەم پارەی کرێ نییە بداتن یعنی وان چێ 5 ماگەم پابند بووینە بەڕێمەک با حکوومەتی هەرێمی کوردستانیش با بەهانە ئەمە بێتن با یارمەتیە برا شوفێران بداتن یعنی عالەم چێ وچن ئەوەندە پێ دەکەی مانگە 2 مانگ دانیشتە ماڵی بێپارەی بەس کاکە بەس عالەم ناتانێتن بەسە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین یارمەتیمان بدەن بەهانەمان بێن ئەو ڕێمان لێ بکەن با بە لێران 3 نەفەری بار دەکەین نەبات ساری 3 بار دەکەین دەمامک دەبەستین بە پێی ڕێنمایەکان چیان دەیان دەکەن بەس ئەو ڕێمان بکەن بە پڕی بڕۆین با بە تاڵی بینەوە بەس یارمەتیمان بدەن ڕزان لێ دەکەین بەهانەمان بێت لە 13 سێوە کەرنتین کراینە ساقەکان کەس هەمووی لە مارێکەیە و داهات ساقش بە خۆتان زۆر باشزانە و شوفێرانە داهاتیان تەنها کارەکەیتان کارەکەشان هەتا ئێستا هیچ کار ئاسانیەکیان لۆ نەکرایە و حکوومەتیش داواکاریمانەوەی ڕێگا ببتەوە وەکو سلێمانی باشە لۆ لە سلێمانی ڕێکرایەوە لە بۆ باشوور ناوەڕاست و خەرکە دێتن لە بۆ سیاعەت ئێستا کەش مەنسومی سیاعەتە بژانەوەی کەرتی گەشتیاری ئەسڵن لەو مەنسومەی دەست پێ دەکاتن یعنی سایق لزستانێکە کە لە مارێدا دەنیشتی لە بۆ ئەو فەسڵانی ئیشێ دەکاتن ئەمە دوو جێژنەمان ڕۆژ جێژنەی قوربانی و جێژنەی ڕەمەزانی بەڵام نەورۆزە کەشمان هەر ڕۆیشت کە کارمان نەکرد کەتینە یعنی بینی 3 جێژنان ئێستا کە 2 مانگ مایە کاریمە ئەگەر ئەو 2 مانگەیش لە کاتزستانیش ئیش نامێنێتن و باشە ئێستاکە ئەمە کاکە سایق بەخۆی شوفێر 2224 شوفێرە تەکسی چکە ئەوە خەتە بەڵام تەکسی هەیە 2 ئایلێ لەسەرە چکە خەت هەیە بە 6 دەفتەریە خەت سلێمان بە 7 دەفتەر و نیویە کەرکووک بە 6 دەفتەریە ئەو خەتانەیەکانە لە 12 دەفتەر ئێستا بووینە 6 دەفتەر ئەو خەتانە هەمووی لە نیوچوانی ئەمە نارێن کڕۆنە نیە بەڵێ کڕۆنە هەیە بەڵام بابتە تاکپارێزی هەر کەسە خۆی بپارێزیتن بەس ڕێگای تەکسینە بەڵێ خصوصی دێو دەڕۆی احتیادیە و ساقی عەربی شەیە تەنسیقیان هەیە لەگەر برادرانی سەیتەرێ و ئەوان احتیادی هاتچی دەکەن بە تایبەتیوانەی بە خۆتان دەزانن مەقسەدی مە چییە